بناوی خوای بەخشندە و میهرەبان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگارتان لێبێت. خوشکان برانی ئازیزم، لەوانەی 34دا بە خزمەتتان دەگەینەوە کە هەر قسەکردنە لەسەر تەفسیر بەڕەئی کە هەر بە کورتی دەڵێن تەفسیری ئاەتەکانی قورئانی پیرۆز، یان قورئانی پیرۆز لە کاتی تەفسیرکردندا دەکرێت بە 4 بەش. طبعا هەندێک ئاەت هەنە لە قورئانی پیرۆزدا بەکار هاتوون، معنایەکی زۆر سادە و ئاسانیان هەیە. هەر کەسێک ئاگاداری زمانی عەرەبی بێ لێی تێدەگات و لێی حاڵی دەبێت، پێویستی بە وردبوونەوە نییە زۆر. تەفسیرێکی دیکەمان هەیە تەنها و تەنها ئەو کەسانە لێیان تێدەگەن کە شارەزاییەکی زۆر باشیان لە زمانی عەرەبیدا هەبێت. ئەوە جۆری دووهەمی لە ئاەتەکان. هێندێک ئاەتمان هەنە تەنها و تەنها عولەما و زاناکان، ئەوانەی کە لە دەرسی ڕابردوودا باسمان کردن، ئاگاداری زمانی عەرەبین بە مەعنا فراوانەکەی و ئاگاداری شەریعەت و دینن بە قورئان و حەدیث و بە قەولی سەحابە و تابعین، ئەوان دەتوانن قسەی لەسەرکەن و لێکدانەوەی بۆ بکەن. و هێندێک ئاەتیشمان هەنە لە ناو قورئانی پیرۆزدا باسکردنن لە غەیبیات، لە تایبەتمەندیەکان و سیفاتەکانی خوای پەروەردیگار و مەسائلی قەزا و قەدەر و ئەسما و سیفات و قیامەت و دواڕۆژ کە هیچ کەسێک ناتوانێت تەواو لێیان تێبگات و ئەو ڕەئیەی لەسەریان دەیڵێ ناتوانێت بڵێ تەواو ئەوە قسەی خوای پەروەردیگارە و بۆچوونەکەی من تەواو ڕاستە. بۆیە ئاەتەکانی قورئانی پیرۆز وەکو باسمان کردن، هێندێک کەس ئەو تەنها عەرەبیزانەکان عەرەبیزانێکی ئاسایی لێیان تێدەگا. هێندێک ئاەتمان هەنە تەنها و تەنها ئەو کەسانە لێی تێدەگەن کە عالم و زانان، و هێندێک ئاەتیشمان هەنە لێکدانەوە و تەفسیرکردنیان تەنها خوای پەروەردیگار دەیانزانێت. سەبارەت بە تەفسیر بەڕەئی ئایا ڕێگە پێدراوە یا ڕێگا پێدراو نییە، پێم خۆشە بە کورتی ئیشارەت بۆ دلیلی هەردووکیان بکەین. هەم ئەوانەی کە دەڵێن تەفسیری قورئان بەڕەئی نابێ ئیلا لە تەفسیری قورئاندا دەبێ بگەڕێەوە بۆ قورئان یا بۆ حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بۆ قەولی سەحابە یا قەولی تابعین، کۆمەڵێک دلیل دێننەوە. دلیلی یەکەمیان دەڵێن خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت وأن تقولوا على الله ما لا تعلمون. خوای گەورە فەرمانی کردووە ئێوە هیچ قسەیەک بە ناوی خواوە نەکەن کە زانیاریتان لەسەری نەبێ. دەڵێن تەفسیری ئاەت بە ڕەئی خۆت دەچێتە چوارچێوەی قسەکردن و ڕەئی خۆت لەسەر ئاەتی خوای گەورە، ئەوەش جائز نییە. ئەوە یەک لە ڕەئیەکانیان. ڕەئی دووهەمیان دەڵێن ئەو حەدیثەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ اتقوا الحديث علي ما علمتم، خۆتان بپارێزن لەوەی کە بە ناوی منەوە قسە هەڵبەستن و قسە بکەن. فمن كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. دەڵێن هەر کەسێک بە ناوی منەوە درۆ بکات و درۆ هەڵبەستێ با شوێنی خۆی لە ئاگردا بگرێ. ومن قال في القرآن برأيه فليتبوأ مقعده من النار. دەڵێن هەر کەسێکیش وەک دەڵێ تەفسیری قورئان بەڕەئی خۆی بکە، با جێگای خۆی لە ناو ئاگردا خۆش کات و با جێگای خۆی لە ناو ئاگردا دیاری کە. ڕەیەکی دیکەیان ئەوەیە دەڵێن سەحابە و تابعین کاتێک کە باسی تەفسیرکردن بەڕەئی کراوە، وەک دەڵێ زۆر خۆیان پاراستووە، گوتویانە ئەگەر ئەمن وەک دەڵێ بەڕەئی خۆم و بە بۆچوونی خۆم قسە لەسەر قورئان و تەفسیری قورئان بکەم، وەک دەڵێ زەویەک نابێ هەڵم گرێت و ئاسمانێک نابێ لە خۆم بگرێت، جەریمەکە و تاوانەکە هێندە گەورەیە. ئەوە جارێ بە کورتی ئەوە دلیلەکانیان دواتر وەڵامەکانیشیان باز دەکەین. سەبارەت بەو عالم و زانانەی کە بە دروستی دەزانن و بە جائیزی دەدانن تەفسیری قورئان بە ئیجتیهاد و بەڕەئی خۆت بکرێ، بەو مەرجانەی لە دەرسی ڕابردوودا باسمان کردوون بۆ کەسی شارەزا و عالم، ئەوان کۆمەڵێک دلیل دێننەوە کە ڕاستی دلیلەکانیان زۆر بەهێز و بەقووەتن. دلیلی یەکەمیان ئەو ئاەتەیە دەفەرمێن کتاب ئەنزەلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. دەفەرمێت ئەو قورئانە کتێبێکە ناردوومانەتە خوارێ پیرۆزە ليدبروا آياته، بۆی لە ئاەتەکانی ورد ببنەوە
وەلیەتەذەکەڕە ئولو الئەلباب پند و ئامۆژگاریشی لێوەربگرن ئەوانەی کە ژیر و عاقڵن کەواتە قورئان بۆەوە هاتووە لێی تێبگەین ئەگەر لێی تێگەیشتین و تەفسیرمان کرد و لێکدانەوەمان بۆ کرد دوای لێ تێگەیشتن ڕێگە پێدراوە و حەڵاڵە لە شوێنێکی دیکە خوای گەورە ڕەخنە دەگرێت دەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان بۆچی ورد نابنەوە لە قورئان وردبوونەوە لە قورئان لێکدانەوە لە ئاەتەکان یعنی تەفسیرکردنی ئاەتەکان یعنی ڕێی هەبوون لەسەر ئاەتەکان ئەم عەلا قولوب ئەقفالها یا دەفەرمێت دڵیان قوفڵ دراوە و دڵیان داخراوە ئەوە دلیلی یەکەمیان دلیل دووهەمیان دەفەرمێن خوا دەفەرمێت وەلەو ڕودوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم دەفەرمێت ئەگەر ڕووداوەکان و وەک دەڵێ حکمەکان بجێڕنەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان بۆ لای ئولو الئەمر کە ئولو الئەمر زۆرینەی عولەما دەفەرمونێن عولەما و زاناکان ئەوانەی کە عولەما و زانان چاک دەتوانن لە ئاەتەکان حاڵی ببن و چاکیش دەتوانن لێکدانەوە بۆ ئاەتەکان بکەن و دەڵێن ئەگەر تەفسیر بە ئیجتیهاد و تێگەیشتن جائز نەبایە خۆ زۆرێک لە حکمەکانی قورئان کە باس کراون هەر کەس لێیان تێنەدەگەیشت و کەس لێیان حاڵی نەدەبوت ئەگەر کتێبەکانی فیقه تەماشاکەین بە هەموو مەذهەبەکانەوە دەبینین مەذهەبەکان کتێبە فیقهیەکان کە بە هەزاران هەزار مجەلەدن و وەک دەڵێ سەروەت و سامانێکی زۆر بەهێزن بۆ ئیمانداران و خاڵی گەیشتنی ئێمن بە قورئان و بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئەو عولەما گەورانە ئیجتیهادیان نەکرد بە تێگەیشتنی خۆیان لە ئاەتەکاندا بەکار نەهێنابایە لە کاتی خۆیدا زۆرێک لەو حکمانەی کە لە ناو قورئاندا باسکراون لە حەڵاڵ و حرامەکان پەکیان دەکەوت کەس لێیان تێنەدەگەیشت کە لێیان تێنەدەگەیشتی پێت تەطبیق نەدەکرا کەواتە ئەگەر عالم و زاناکانی پێش ئێمە تەفسیر بە ڕەئیان نەکردبایە بێگومان زۆرێک لە شەریعەت تعتیل دەبوو پەکی دەکەوت بۆیە قسەکردن دەفەرمون لەسەر ئاەتەکان بەو مەرجانەی کە عولەمادایان ناون و بۆ کەسی تایبەت و شارەزا ڕێگە پێدراوە ڕێیەکی دیکەیان دەفەرمون سەحابەکان قورئانیان دەخوێندەوە بەو شێوازەی کە بۆ پێغەمبەر هات صلی الله عليه وسلم بەڵام لە کاتی تەفسیر و لێکدانەوەیاندا سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێکدانەوە و بۆچوونی جیاوازیان هەبوو لەسەر ئاەتەکان هیچ سەحابەیەکیش لەسەر ئەوەی کە ڕەئیەکەی تێگەیشتنەکەی جیاواز بوو لەگەڵ تێگەیشتنی سەحابەیەکی دیکە ڕەخنەی لێ نەگیراوە و یەکتریان بە گوناهبار و بە تاوانبار نەزانیوە و عولەما و پێشینەکانیش هەر خودی سەحابەش هەندێکیان بەڕێی ئەو سەحابانەیان کردووە و هەندێکی دیکە بەڕێی سەحابەکانی دیکەیان کردو شتێکی زۆر ئاسایی و زۆر شتێکی طبیعیش بووە یان دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ ابن عباس کردووە پێی دەڵێ اللهم علمه التأویل خۆ ئەوەی کە ابن عباس لەسەر ئاەتەکان گوتوویەتی تێگەیشتنی خۆیەتی ڕێی خۆیەتی بۆچوونی خۆیەتی ئەگەر تەفسیرکردنی قورئان جائز نەبایە بۆ جگە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جگە لە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەدەهات دوعا بۆ ابن عباس بکات کە خوای گەورە لە تەویل و شارەزاکردن لە شارەزای کات و علمی پێ ببەخشی کە بەبێ گومانی ئەو ڕەئیەی کە دەفەرمێ تەفسیر بە ڕەئی جائزە و دروستە هەدیان ئاەتی دیکە پشتگیری دەکەن و دەیان حەدیثی دیکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتگیری دەکەن زەقترینیان ئەو ئاەتەی کە خوا دەفەرمێت قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ها پێیان بڵێ ئەگەر دەریاکان هەر هەمویان مەرەکەب بن دارەکان هەمویان قەڵەم بن بێن وشەکانی خوای پەروەردگار بنووسنەوە ئاوەکان و دەریاکان کۆتاییان پێدێ قەڵەمەکان تەواو دەبن بەڵام نووسینەوەی کەلیمەکانی خوای گەورە کۆتاییان پێنایە جا مفەسرین دەفەرمون کەلیمەکانی خوا ئەوەی کە خوا ناردوونی تەنها ئەوەندانن کە لە قورئانێدا هاتوون بە چەند قەڵەمێک دەنووسرێنەوە خوای گەورە کە دەفەرمێت ئەگەر بەحرەکان بکرێنە مەرەکەب و دارەکان بکرێنە قەڵەم مەبەستی ئەوەیە لێکدانەوەی ئاەتەکان کۆتایی پێنایە تێگەیشتنی عولەما بۆ ئاەتەکان کۆتایی پێنایە بۆ ژوەرە ئەو تەفسیرانە بخوێنەوە کە بەڕەئی نووسراون و فەهمی خۆیان نووسیوە لەسەر ئاەتەکان بزانە چ لەزەتێکت پێ دەدەن چ عەقڵێکت وەک دەڵێ گەورە دەکەن چەندە
حاڵیت دەکەن لە ڕوحی ئاەتەکان و لە مەبەستی هاتنە خوارەوەی ئاەتەکان کە بە بێگومانی ئەو کەسەی کە تەنها سەرکەشی ئاەتەکان دەخوێنێتەوە و تەنها دەقی ئاەتەکان وەردەگرێت و ورد نابێتەوە لە لێکدانەوە و تەفسیرکردنیان فەهمێکی زۆر کاڵ و زۆر ناتەواوی زۆر جار بۆ زۆرێک لە ئاەتەکان بۆ دروست دەبێت بەڵام کاتێک دەگەڕێەوە بۆ قەولی عولەما و قەولی زانایان بە بێگومانی علمێکی زۆر زیاتر و فەهمێکی زۆر زیاترت پێ دەدەن و سەبارەت بەو زانانەشی کە ڕەئیان وابووە تەفسیر بە ڕەئی جائز نییە بە بێگومانی بەو شێوازە وەڵامیان دەدەنەوە کە دەفەرمون أو حديثيك پیغمبر لفرمي صلى الله عليه وسلم من قال في القرآن بغير علم فليتبوأ مقعده من النار بو حديثة تفسيري ده كان دلان هر كسي قسل سر قرآن كببي علم فعلا كسي علمي بينا بيت كسي زانياري بينا بيت وقسل سر قرآن بكا أو كسا باجاقاي خوي لنا وآقر دا ببينيتوا كسي تفسيري آياتكاني قرآن بكا بهواي خوي بآرزوي خوي بەپێی حەزی خۆی بەپێی مەسلحەتی دنیای خۆی ئەو کەسە پات جێگای خۆی لەناو ئاگردا بگرێتەوە دەنا کەسێک پابەندی هەموو بنەماکانی شریعەت و بنەماکانی تەفسیرە و تەفسیرەکەی پێچەوانە نییە لەگەڵ هیچ دەق و نەسێکدا بەبێ گومانی ئەو نەسانە و ئەو دەقانە بە هیچ شێوەیەکی نایگرنەوە قورئان بۆ ئەوە هاتۆتە خوارێ و خوای پەروەردگار قورئانی بۆ ئەوە ناردۆتە خوارێ بۆ ئەوەی ئێمە فەهمی کەین ئێمە لێی تێبگەین و پاشان جێبەجێشی کەین بە کوردی و بە کورتی دەکرێ بڵێن تەفسیری قورئان بکرێ بە سێ بەش یا بە سێ جۆر تەفسیری طبعا قورئان بە قورئان و قورئان بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە قسەی لەسەر نەبوو کە وەک دەڵێ تەفسیرێکی مەقبول و وەرگیراوە تفسير برأي وكو قتمان أجر موافقي روحي شريعته وتيجيشتني پیغمبر صلى الله عليه وسلم بو قرآن والصحابة بو قرآن وتابعين بو قرآن بيتو ولقلب نماو بنتينا كان زمان عربي دا يكتر بقريتوا أو جورة تفسير برأيش هيس قسيكي لسرنية ونكهر خراب نییە بەڵکو زۆر باشە وەخوای پەروەردگار هانی داوین و هان مادەدات کە لێکدانەوە و تێگەیشتنمان بۆ ئاەتەکانی قورئان زیاتر و زۆرتر کەین بەڵام بە مەرجی پابەند بوون بە بنەماکان جۆرە تەفسیرێکی دیکە تەفسیرە بە حەز و ئارەزوو بەبێ علم و بەبێ زانست و زانیاری کە بەبێ گومانی ئەو جۆرە تەفسیرە تەفسیرێکی مەڕدوودە و تەفسیرێکی وەرنەگیراوە و بە جۆرێکی دیکە دەکرێ بڵێن ئاەتەکانی قورئان ئەوانەی کە بابەتی عەقیدەین بابەتی غەیبیاتن دەکرێ لە تەفسیری ئەوانەدا تەنها بگەڕێنەوە بۆ تەفسیری قورئان بە قورئان یا قورئان بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئاەتانەشی ئەو ئاەتانەشی کە ئەحکامن و زیاتر لە معنایەک هەڵدەگرن بەبێ گومانی پێویستیان بەوە هەیە علەما و زانایان قسەی لەسەرکەن ئەو علەما و زانایانەش ئەگەر قسەیان لەگەڵ لەسەر کرد قسەکانیان لەگەڵ ڕۆحی شەریعەت و ڕۆحی ئاینی ئیسلام و ناوەڕۆکی قورئان و ناوەڕۆکی حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکتریان گرتەوە بەبێ گومانی ئەوانە مەقبولن و ئەگەریش پێچەوانە بوو لەگەڵ قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەکسن آخر قسم ئەوەیە کە دەڵێن تەفسیر بەڕەئی جائزە و دروستە بەڵێ ئەگەر کەسێک معلوماتی پێبێت و زانیاری هەبێت و ئاگای لەو علمانە هەبێ دەکرێت یەک قورئانی بەدەستەوە بگرێت بەبێ خوێندنەوەی ڕەئی مفەسیرینەکان دەکرێت بۆ خۆی تەفسیری ئاەتەکان بکە بەڵام کەسێک معلوماتی دەقیقی نەبێ ئەویشیان دەکرێت تەفسیری قورئان بکە بەڵام لە تەفسیرکردنی قورئاندا دەبێت بگەڕێتەوە بۆ تەفسیرە معتەبەد و باوەڕ پێکراوەکان خۆ زۆرێک لەوانەی ئێستا تەنانەت ئەوانەی تەفسیریشیان نووسیوە بە تایبەتی بە زمانی کوردی ئەو مواسەفاتانەیان تێدانین بەڵام هاتوون ڕەئی مفەسیرەکانیان نەقڵ کردووە نەک ڕەئی خۆیان کە بەبێ گومانی ئەوە جائزە و ڕێگە پێدراوە یان کەسێکی دیکە دێ هەموو معلوماتێکی تەواوی لەسەر زمانی عەرەبی و هەموو قورئان و هەموو حەدیثی پێغەمبەر نیە صلی الله عليه وسلم بەڵام دێت تەفسیرەکان دەخوێنێتەوە بە نمونە تەفسیرە کوردیەکان دەخوێنێتەوە بۆ خۆی لە ئاەتەکان تێدەگات تێگەیشتنی مفەسیرینەکان و
و تێگەیشتنی خۆی بۆ ڕێی مفەسیرینەکان دەگەێنێتەوە بە کەسێکی دیکە بەبێ گومانی ئەوە هیچ شکارێکی تێدا نییە. بۆیە کاتێک کە باسی تەفسیرکردن دەکەین قسەمان لەسەر کەسێکە کە قورئانێکی بەدەستەوە بگرێ بەبێ گەڕانەوە بۆ ڕێی مفەسیرینەکان بێت بە ڕێی خۆی تەفسیر بنووسێتەوە و تەفسیر جارێکی دیکە بڵێتەوە و بگەێنێتەوە بە خەڵکی بێگومان پێویستی بەو هەموو مەرج و بەو تایبەتمەندیانە هەیە. بەڵام دووپاتی دەکەمەوە کەسێک کە معلوماتێکی تەواوی نییە دێ تەفسیرەکان ڕێی مفەسیرینەکان تێگەیشتنی مفەسیرینەکان دەخوێنێتەوە و ئەو تێگەیشتنی مفەسیریانە دەگەێنێتەوە بە خەڵکی دیکە بێگومان ئەوە شتێکی ڕێگە پێدراوە و شتێکی جائیزە بە ئومێدی ئەوەی هەموو لایەکمان زیاتر هەوڵ دەین بۆ تێگەیشتن لە ئاەتەکان کە بەبێ گومانی تێگەیشتنی قورئان بۆ ئێمەمانان بە تایبەتی شتێکی زۆر سەخت و قورس نییە. بەڵێ ڕاستەوخۆ بمانەوێت لە ئاەتەکان تێبگەین لەوانەیە نەتوانین و لەوانەیە لەو ئاستەدا نەبین، بەڵام زۆرمان هەن دەتوانن ڕێی مفەسیرینەکان بخوێننەوە لە ڕێی مفەسیرینەکان تێبگەن لە لێکدانەوەی مفەسیرینەکان تێبگەن لە بۆچوون و ئیجتیهادی مفەسیرینەکان حاڵی ببن دوای ئەوەی کە لە بۆچوون و ئیجتیهاد و ڕێی مفەسیرینەکان تێگەیشتن دێن ئەو تێگەیشتنەی خۆیان کە لە مفەسیرینەکانیان وەرگرتووە نەک ڕاستەوخۆ لە ئاەتەکان بیگەێنەوە بە دوای خۆیان بەبێ گومانی ئەوە هیچ ئیشکالێکی تێدا نییە و شتێکی ڕێگە پێدرا و جائیزیشە خی گەورە هەموو لایەکمان موفق کات و پارێزراوکە بۆی زیاتر لە شریعەت و ئاینەکەی خۆی شارەزا بن. وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.